لا کابینەی نوێمی حکوومەت هێرەمی کوردستان وەکووتمان هەموو سێکتەرەکان گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینی بە تایبەت لە بواری بازرگانی و ئابووری چونکە هەمیشە حکوومەت هێرەمی کوردستان جەختی لەوە کردوتەوە بە تایبەتیش سەرۆک وەزیرانەکەی کاڵێ کوردستانێکی بەهێز پێویستی بە ئابووریەکی بەهێزە بێگومانم ئابووریش بە مامەڵە بازرگانیەکان و گەرم و گوڕی بازرگانی هەناردە و هاوردە و کۆمپانیەکان دێت لەو بارەیەوە مە میوانداری بەڕێز دارا جەلیل خەیاتمان کردووە کە سەرۆکی یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازەکانی هەرێمی کوردستانە. سڵاو ڕێز من دەمەوێت لەوە دەست پێ بکەم پێم خۆشە بزانم لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا مەبەستم 4 ساڵی ڕابردوو لە ڕووی بازرگانیەوە هاتنی بازرگانە بیانیەکان یان بازرگانی بە شێوەیەکی کوردستانی یان ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە چ شێوازێک بووە؟ بەڵێ هێوارە باش زۆر سوپاس بۆ پێکەوتنە هەروەک پێشتر ئێوە ئاماژەتان پێکرد دیتمان کۆمپانیایەکی زۆر لە خلالی ئەو 4 ساڵی کابینە نوێیەم دامەزراوە یعنی بە تەقدیری من وەلەو ئامارەکان وەرگیراوە کە بەستەکلەمە ئامارەکان عەدەدی لەوە زیاتر لە دەوری 6,000 کۆمپانیەیە 150 کۆمپانیای بیانیە بەس دیارە تۆزێ فەرقەیە لە بینی چونکو ماوەک ئەو کۆمپانیانە لە ژوور دەنووسرا هەندێک لە خارجی هەرێم دەنووسرا بۆیە زۆر کۆمپانیا هەیە لە عێراق نووسراون و لێرە ئیشوکارەکان دەکەن کە لقی خۆیان کردیتەوە ئیتر مەبەستە زیادبوونی کۆمپانیە دەمانەوە بڵێنکەوە کۆمپانیێکی زۆر ئیشوکاری بازرگانی دەکات ئێوە دیاری شەماوە کە ئاماری هینان و هەناردەکردن لە بینی کوردستان و بینی وڵاتانی دراوسێ بە تایبەتی وڵاتی ئیران و تورکیا بەڕاستی بە ڕێژەی زۆر بارەکان زیادی کردووە و زۆر پێشکەوتنەکی باش لە بازرگانی بووە بەحیث هەموو بابەتەکان دەتانین لە کوردستانەوە بۆ عێراقیش ڕەوان بکرێ و هەروە لە وڵاتانی کەنداویشەوە کە بەڕێی عێراقەوە دێ بۆ کوردستان ئەوی دەمانەوێت بڵێن کابینەی نوێم بەڕاستی توانیان ئەهمیەتێکی باش بدەنە بازرگانی بۆ زیادکردنی ئیشوکارەکان و هەروە پیشەسازی لە کلەمە گرنگەکە ئیشوکارەکانی پیشەسازیە بۆ مەبەست بەڕاستی لە هەولێرێ هەروەک عەدەدەکان ئێوە گۆتان پرۆژەکی زۆر ئیجازەی درایە زۆر پرۆژەش هەیە بەڕاستی لە بڵین لە مەرحەلەی ئامادەکردن و ئیجازەکردنە بەس کێشەکەیان کێشەی ئاردە بۆیە لە ژنەی دابشکردنی ئارز و دابینکردنی ئارز بۆ پرۆژانە ئێستا ناوچەکی نوێی پیشەسازی لە هەولێر دیاری کردووە بێزگە لە ناوچەکانی پێشتر لە حدودی 6,000 دۆنمە بۆ ئەو پرۆژانەی کە نوێ مەبەستیان هەیە دروست بکرێت ئەوەش خۆی بەخۆی بەڕاستی هەنگاوەکی زۆر پێشکەوتووە بۆ زیاتر چ پرۆژەیەک دەبێت ئەوانەی کە لەو شوێنە پیشەسازیەدا دەبێتن بەڕێز دارا ئەوانە ئەو ناوچەیە تەخسیس دەکرێت مەسەلەن هەندە پرۆژەیان لە بۆ بڵێن مەوادی خواردەمەنی دەبی هەندێکیان بۆ مەبەستی پترۆکیمیاوات دەبی هەندێکان ئیشوکاری بیناسازی دەبی هەندێک ئیتر ئەوە جیهاتەکان بڵێن شارەوانی ئەوە تەقسیمی منتیقەکان دەکە یان ناوچەکە تەقسیمی 5-6-7 دەبی هەر پیشەسازێک تایبەت دەبی لە منتیقەی خۆی یعنی بەمەبەستم یەکێک بۆ خواردەمەنیە نابی لەگەڵ کارگایەک لە تەنیشتی هەبیتن بۆ بیناسازی و تۆز و زبل و تێکەڵا بوو بۆیە دەبی ئەو ناوچانە لە ناو یەک ناوچە تایبەتمەندی هەبیتن بۆ هەر پیشەسازێکەوە بەتەنێ لە ئیشی کاری خۆی بکە بەڕێزدارە حکوومەت هەرێمی کوردستان زۆر جەخت دەکاتەوە لەسەر بە ئەلکترۆنیکردنی سیستمی ئیداری کەواتە دروستکردنی پۆرتاڵی ئەلکترۆنی کە بۆ تۆمارکردنی کۆمپانیەکانە چ کاریگەریەکیە بۆ لەسەر دامەزراندن و دروستبوونی کۆمپانیای نوێ؟ بەێ ئەوە بەڕاستی ئەوە یعنی پێشان هەروەک دەزانین ناوی بازرگانی بڵێ ناوی کۆمپانیەکان لە ژوورەکان دەنووسرا تعدیل کرا ئەوە بووە بەد بوو چونکو ئیجرعاتەکە نووسینەکە لایەک بوو
تەواوکەریشی لە وەزارەتی بازرگانی بی بۆ ئیجراتەکەەوە لەکرا هەموو ئیشوکارەکان چۆ وەزارەتی بازرگانی ئارەسات بە یەک پۆست خلاص بی وەزارەتی بازرگانی ئەو شانە بکە بۆ ڕجستەرکردنی کۆمپانیەکان و ناونووسیان بکە ئەوەش خۆی بەخۆی بەڕاستی یعنی لە لایەکی ئاسانکاریەوە ئەگەر دیجیتالیش بکرێ ئەوە خەڵک هەروەک کە ئەو بێت وەیە لە ماڵ دابنیشی و لە ئۆفیسی خۆی دابنیشی کۆمپانیای بنووسی بەڕاستیەوەی هیوادارین ئەوە بە زووترین کات بکرێت کە بێتە هۆیە کۆچی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوو تۆ بتانی بە شێوەیەکی زۆر خێرا کۆمپانیەکە بسوی ئیش و کارەکان بکەیت بەڕاستی ئێمە دەزانین یانی بازرگان شەرتیش نییە کۆمپانیە بی ئەمە ئەوڕۆ خەرچیمە زۆر بە تاک بەناوی خۆی ئیش و کارەکان دەکات بۆیە دەبی بازرگانەیە کۆمپانیەشەیە ئەمە دەبی بەڕاستی هەندە بەڕێی من هەندێک تەسیلات بکرێ بۆ کۆمپانیەکان چونکو زۆر کۆمپانیای هەبوو لەبەرەوەی ئیش و کاریان نەکردبوو دیار بوو لەبەر زەریبە و شتیوە تەسفیان کرد ئەوانە چونکو بڵێن دایرەی داهات دەلێ ئەتوو دەبی زەریبەی بدەیت دەڵێ منچینە بینێک ئیشی نەکردووە بۆی هەڵستان بە تەسفیەکردن بەڕێی من دەبی ئەوانە مهلەتیان بدرێتێ حتا ئیش کارەکان بکەن و زیاتر فەرە بە ئیشەکەیان بدە بۆیە ئەمە داوا دەکەین لە بڵێن وەزارەتی دارەوەی ئابووری دایرەی خەمەڵاندن و زەرایب کە تۆزی لەگەڵ شەریکاتەکان بە تەساهل ئیش بکەن و بە تەقدیراتێکی ڕێکوپێک بە تەقدیراتێکی معقول ئیش بکرێ بە ئەو کۆمپانیانە کەوا لەبەروەی لەبەر زۆر هۆی ئیشکاریان ڕاگرتیە بۆیە دەبی باوەڕیان پێ بکەین و ئیشەکەیان تۆزێ لەگەڵیان بە تەعاملێکی مامناوەندی لەگەڵیان بکەین حتا ئیشەکان کۆمپانیەکان دانە نەخرێن و لە کار نەکەون ئەوە مەبەست ئیشاڵڵا هیوامان وەیەکەوە زۆر باشە هیوادارم پەیامەکەت گەیشت بێ من دەمەوێت باسی دەواازە سنووریەکان بکەم لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا ئەوەی دیار بۆ چەندین بڕیار دران بۆ ڕێکخستنی دەواازە سنووریەکان مەبەستیشیان لێ چاکسازیکردن بۆ لەو دەواازانە لە هەموو ڕێکەوە ئەم چاکسازی و گۆڕانکاریانەی کە لە دەواازە سنووریەکان ئەنجام درراوە کاریگەری لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان وڵاتانی تر هەبووە یان نە یعنی کار ئاسانی دروست کردووە واللهی ئەوی دەرگای گرنگاوی لای ما دەرگای لای ئیران و بەڕاستی تورکیا دەرگای تورکیا دەرگایەکی ئیبراهیم خەلیل کە دەرگایەکی ڕئیسیە دەزانی زۆری سەتانەوەتی بازرگانیەکان بۆ عێراقبی بۆ کوردستان بۆ ئەو دەرگایە بەکاری دەهێنن ئیجراتەکانیش باشە تەنسیق کراوە لەگەڵ گومرجی عێراقی بەس ئەمە دەبی زیاتر تەنسیق بکرێت چونکو ئەوەمە دەکرێت ئەو بارانەی کە لە بەڕێی کوردستانەوە دێ کە بار دەکرێت بۆ ناوەند و باشووری عێراق بەڕاستی سەیتەرات هەیە من هیوادارم کەوا وەزارەتی دارایی بەجددی کار لەسەر ئەوی شە بکە بەڕاستی مەفرەزات هەیە ڕێگری لە بارەکانی مەدەکە ئەوەش زۆر تەسیراتی لە ئەوە دەبی لە خەڵک مەجبور دەبی بچی ڕێی باشوور بەکاربینێ ڕێی کەنداو بەکاربینێ بۆی هیمەتم وایەکەوە داوام وایە کە ئیش کارێک بکرێت تەنسیقێک لەگەڵ ئیدارەی عێراق بکرێت لەگەڵ سوڵتاتی ئیتیحادی کەوا ئەو ڕێگریانە لە ئیش و کارەکانی هەرێم نەکرێ ئەو بۆ ئەو بارگرانە کە لە کوردستانەوە بەرەو عێراق دەچی یعنی ئەو بارانش کەم نینە یعنی عەدەدێکی زۆرە کە بەڕێی کوردستانەوە لە بۆ عێراق دەچیت لە مەرزەکانی لە ئیران مەرزەکانی تورکیابی بەڵێ بەڕێزدارە ئەو وڵاتانەی کە ڕێی کوردستانیان نازانی بەڵام لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێمدا هەمویان بازرگانەکانیان وە بەرهێنەرەکانیان ناردە هەرێمی کوردستان تۆ پێمان بڵێ چەند بازرگانی بیانی لە وڵاتانی جیاوازەوە هاتۆتە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 4 ساڵەدا واللهی ئەوی دیارە یعنی ئەوە لە بەرچاوتانە وڵاتانی دەوروبەر زۆر دێن تورکیایە ئیرانە وڵاتانی عەرەبیە وڵاتانی کەنداوە یعنی بەوە خرێ جۆمانی بۆ پرۆژەی دیارە چەند پرۆژەی ڕێکوپێک و زۆر باش لەگەڵ وڵاتی ئیمارات و
کوێت و ئەو وڵاتانە ئیش دەکرێت ئەوەش خۆی بەخۆی بەڕاستی پێشکەوتنەکە کەوا ئەوڕۆ ئەو وڵاتانە باوەڕ بە هەرێمی کوردستان دەکەن و دێن ئیشوکارەوە پرۆژە لێرە هیواداریشین ئەوە یعنی ئەمن بەڕاستی هیوام ئەوەیە کە هەندە عراقیل و هەندە کۆسپێ لە پێش ئەو پرۆژانە تۆزی یارمەتیان بدرێت تۆزی ئاسانکاری لە ئیشەکان زۆر ئیشەیە بە تایبەتی دابینکردنی ئەرز و ئەو شتانە وەختی دەوێت بۆیە هیواداری کاوی زراعەتانە تۆزێ پەلەی لێ بکرێ هەتا کابرای وەبەرهێنەر کابرای بیانی بێزار نەبی و بتانی بە ئاسانتری ڕێگای ئیشکارەکانی خۆی بکاو وڵاتانی ئەوروپاش بەڕاستی قەرکەچی زۆر کۆمپانیایکی زۆر دێن لێرە لقی خۆیان دەکەنەوە ئەوانە تەبیعی بدونەوە خەڵکەکەن سەتاسەد بیانی نە خەڵکی منە بەس بە بڵین بە ناشینالەتی بە جنسیەی ئەو وڵاتەی دێنکەوە لێی دەژین بڵێ سەرمایەکەیان لە وڵاتەوە هیناوتەوە کوردستان ئەوانە ئەو دوونەوەە هێواداری نیانی بە عادەدیشیان زۆر زیادی کردو و زیاتریش ببێ و بگەینە ئاستەچی ئاستەچی کە بتانین بەڕاستی بەرهەمی کوردستان بتانین بنێرینە وڵاتانی دەری زۆر سپاس بەڕێز دارا جەلیل خەیال سەرروکی ژوورە بازرگەکان ژووری یەکەتی بازرگەکانی هەرێمی کوردستان و پیشەسازی سپاس کە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ بەڕێستە